لێرەکانی خولی نایبی بالەی عێراق ئاستی بی لە شاری کەربەرە و هۆڵی ئۆڵمپی لە دوای یاری و بۆ دەستنیشانکردنی سێم یانەی سەرکەوتوو بۆ خولی نایبی عێراق ئاستی ئەی هەردووانەی جەبایش و شێروانە بێگەیشتن هەردووانە یاری ڕابردویان تووشی شکستات بوون بەرامبەر ئارەڕات و نەفتی میسان هەر بۆیە دوا دەرفەتی خۆیان تاقی کردەوە سەرەتا شێروانە بەهێز دەرکەوتوو دوو جێمی لەسەر یەکی بردەوە بە ئەنجامەکانی 25 بە 22 25 بە 21 بەڵام لە گێمی سێم جەبایش ڕێگەی نەدا شێروانە بە ئاسانی سەرکەوێت و ئەم گێمەی لێ بردەوە 27 بە 25 لە جێمی چوارەم شێروانە هەموو هەوڵەکانی خۆی خستەگەڕ بۆ ئەوەی بە زووترین کات یاریەکە لە بەرژەوەندی خۆی بە کۆتا بێنێت توانی ئەم گێمە 25 بە 19 بباتەوە و یاریەکەی بە سێ گێم بەرامبەر بە گێمێک بە سەرکەوتن لە بەرژەوەندی خۆی بە کۆتا هێنا. شانازی بە تاکی یاریزانەکانەوەکەم شانازی بە هەڵوێست و ماندووبوون و یەک ریزی و دڵخۆشییان شایستە بوون بەڕاستی زیاد لە مانگی ساڵێک و 4 مانگە بێ ئەم تیپەی ئێمە لە ئامادەکاریایەوە ماندووە هیلاکە بەبێ بەرامبەر هەمووی خۆبەخش جگە لە هیچ جگە لەوانی کە لە سەفەرەکانە دامێکی مادیمانە بووە ئەگینا یاریزانەکان خاوەنی هیچ پاداشتێکی مالی نین لە کۆتاییدا سوپاس بخوا توانیمان بە پلەی سێم سەرکەین بۆ ممتازی ئەی ئەمەش نەتیجەیەکی دڵخۆشکەرە بەڵام ئێمە واسەکەین بە پێی پێویست نەبوو چونکەم ئێمە ئەنجامی زیاترمان هەبوو بەڵام تا ڕادێک لەخوا بە زیابێ کەم و کورتی هەبوو هەر توانیمان بگەین بەو سەرکەوتنەوە بە یاری ئەمڕۆ لە یانەی جەبایشمان بردەوە بە سێ جێمی بەرامبەر جێمێک کە ئەوانی ژیانەیەکی بەهێزن سپاس بەخوا بە ئاسایی توانیمان سەرکەوین و ئیشەڵا لە خۆناغەکانی داهاتووشا ئێمە بۆ ئەم ساڵ بۆ مانەوە و ساڵانی داهاتوو بۆ نەتیجەی ئیشەڵا هەوڵە دەین. بەم شێوەیە یاریەکان بە کۆتا هات ئارەڕات و شێروانە و نەفتی میسان خۆیان گەیاندا خولی نایبی عێراق ئاستی ئەی و پێدەچێت ئەم یانانە زۆر پشوو وەرنەگرن چونکە دوای نزیکەی یەک مانگ یاریەکانی خولەکە دەست پێ دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێام کەربەلا.